بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان دۆخی ناوچە کوردستانیە دابڕێراوەکان دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ڕوبەڕووی مەترسی بۆتەوە. جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراقیش داوا لە عەبادی دەکات سوپایەکی تایبەتی عێراق بۆ شاری خورماتوو بنێرێت. هاوکات فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی عێراق داوا دەکات لیژنەیەکی لێکۆڵینەوە لەسەر ڕووداوەکانی قەزای خورماتوو پێک بهێنرێت. بە میواندارێک لە بەڕێزان حەسەن بارام جێگری بەرپرسی مەڵبەندی هەمرین یەکێتی نیشتیمانی، دواتریش ئەحمەد عەزیز ڕێخەری ژووری ناوچە کوردستانی دابڕێراوەکانی بستنەوەی گۆڕان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەکەین. دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر هاوڵاتیانی کورد لە ناوچە کێشە لەسەرەکان لە دۆخێکی خراپدان و فراکسیۆنی کۆمەڵ ئیسلامیش لە پەرلەمانی عێراق هۆشداری دەدات لە دۆخی خراپی قەزای خورماتوو. لە کۆنگرێشی ڕۆژنامەوەندا فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی عێراق داوایان کرد کۆتایی بە تاوان و پێشێلکاریەکانی سەر هاوڵاتیانی کورد لە خورماتوو بهێنرێت. دوکاندنی دوکان و خانوەکانیان لە ئاوارەکردنیان لە گشتنیان لەبێ سەر و شوێنکردنیان کە بە هەزارانیان ئاوارەی سلێمانی و مەنتیقەی گەرمیان بوون. داواکاری لە حکوومەتی ئیتیحادی بەغداد کە ئیجراعاتی تون بگرێت بەرامبەر بەو هێزە جێرە شێوێنانەی کە هەوڵ دەدەن پاکداری نەژادی بکەن لە دروست خورماتوو وەکاری تاوانکاری گەورەیان ئەنجام داوە و لیژنە تەشکیل بکرێت بۆ متابعەکردنی هەموو ئەو کەسانەی کە دەستیان سوورە بە خوێنی هاوڵاتیان لە دروست خورماتوو. فراکسیۆنی کۆمەڵ ئاماژەی بەوەش کرد کورد لە خورماتوو تاوان و پێشێلکاریەکانی زۆر بەرامبەر کراو و پێویستە حکوومەتی عێراق کۆتایی بەو تاوانانە بهێنێت و کار بکات بۆ گەڕانەوەی ئارامی بۆ ئەو قەزایە و قەرەبووی زیان لێکەوتوانەیش بکرێتەوە. لەلایەکی ترەوە ئارام شێخ محەممەد جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق نامەیەکی لەسەر دۆخی خورماتوو ئاراستەی حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق کرد. ئارام شێخ محەممەد لە نامەکەیدا بۆ عەبادی باس لەوە دەکات دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بەشێکی زۆری هاوڵاتیانی خورماتوو بە تایبەت کوردنشینان زەرەر و زیانیان بەرکەوت و ئاوارە بوون تا ئێستاش دۆخی خورماتوو وەک خۆی ماوەتەوە و دڵنیایی نییە بۆ گەڕانەوەی ئاوارەکان. جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق لە نامەیەکدا داوا لە عەبادی دەکات پەلە بکەن لە ناردنی هێزێکی تایبەتی سوپای عێراق بۆ کۆنتڕۆڵکردنی ئاسایشی خورماتوو. پێشتریش نەتەوەیەگرتوەکان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لە راپۆرتێکدا نیگەرانی خۆیان لە توندوتیژەکانی سەر هاوڵاتیان لە ناوچە کێشە لەسەرەکان دەربڕی بوو. نەتەوەیەگرتوەکان لە راپۆرتەکەیدا باسی لەوە کردبوو 150 خانوو لە خورماتوو سوتاون و 11 دیکەش تەقێنراونەتەوە. دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و کشانەوەی هێزەکانی پێشمەرگە لە ناوچە کێشە لەسەرەکان و هاتنی سوپای عێراق و حەشدی شەعبی هاوڵاتیانی کورد لە ناوچە کێشە لەسەرەکان تاوان و پێشێلکاریان لە دژ ئەنجام درا و ئاوارە بوون و تا ئێستاش هاوڵاتیانی کورد بە تەواوی نەگەڕاونەتەوە بۆ ناوچەکانی خۆیان. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان کە حەسەن بەخێر بن سوپاس بۆ ئامادەبوونتان لەسەرتر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین باز لە دۆخی ناوچە کێشە لەسەرەکان بکەین دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و کشانەوەی هێزەکانی پێشمەرگە. ئێستا بە شێوەیەکی گشتی دۆخی ناوچە کێشە لەسەرەکان چۆنە؟ زۆر سپاس بۆ دەرفەتە. لە ڕاستیە بۆ قسەکردن لەسەر دۆخی ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان کە ئەوەی لە ئێستادا کەوتۆتە بەردەستی حەشدی شعبی و سوپای عێراقی حاڵەتەکان هەمویان وەکو یەک نین. بۆ نمونە کەرکووکمان هەیە لە ئێستادا کەرکووک هاوڵاتیانی کورد دەگەڕێتەوە بۆی و دۆخی کەرکووک ڕاستە لەوێش گرفتەیە کێشە هەیە دام و دەستگاکان بەشێکی لە کورد سندراوەتەوە تا ئێستا پارێزگار دانراوە و تا ئێستا بەشێک لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگار ناڕۆنەوە و بەشێک لە ئاوارەکانی کەرکووک نەگەڕاونەتەوە. بەڵام لەگەڵ هەموو ئەوانشە حاڵەتی کەرکووک ئەوەی تایە کە هاوڵاتیان بگەڕێنەوە. بەڵام لە خورماتوو حاڵەتەکە جیاوازترە لەبەرەوەی لە خورماتوو شەڕ ڕووی داوە و کۆچپێکردنێکی زۆرە ملێ کە بە پێوە ئامارانەی لەبەردەستی ئێمە تا ئێستاکە نێزگەی 50,000 هاوڵاتی کورد لە سنووری قەزای خورماتوو ئێستا ئاوارن 50,000 بەڵێ 50,000
کەس ئەبن نزیگەی 50,000 کەس ئەبن کە لە گەرمیان و ناوچەی داودە و بناریگل و قادرکەرەم و سلێمانی و چەمچەماڵ و سوورداشت و بەرزنجە و سەیسادق و یەکەیداریەکانی گەرمیانن و بەشێکی زۆریشیان لە حاڵەتێکی خراپدان بەداخەوە تا ئێستاکە سەرڕای دەستخۆشی لە خێرخواکانی هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستان کاوکاربوونە هەروە حکوومەتی هەرێمیش تا ئەندازەیە کاوکار بۆ ڕێکخراوەکان بەڵام لە ئاستی پێداویستی ئاوارەکانە نییە و ئێستا دۆخی خورمات و تەواودا ماڵراوە لە کورد و کورد ناتوانێت بە ئاسانی بگەڕێتەوە چکە خورمات و جیاوازە لە کەرکوو لەبەرەوەی لە 3 ساڵی ڕابردووە لە خورمات و حاڵەتی شەڕ و پێکدادان بووە لە بینی کورد و تورکمانە و خەڵک ڕفێنراوە خەڵک کوژراوە بۆیە لە ئێستادا دۆخی خورمات و شارێکە کە بۆنی کڕوز و بۆنی سوستان و بۆنی تاڵانکردن و ئەوانەی لێدێ قوربانی لەوێ دراوە شەید دراوە هاوڵاتی شەید بووە پێشمەرگە کاش ئێستاش دوای ئەو ڕووداوان دوای 16 ئۆکتۆبەر کە نزیکی 15 ڕۆژ تێپەر دەبێت ئێستش دۆخی خورمات و هێور نەبووتەوە پێشلکاریەکان هەر بەرداوام من لەو ناوچێدەش بە هاوڵاتیانی کورد لە ڕاستیە هێور بۆتەوە ئێستاکە تا ئەندازەیەک بەشێک لەو هێزانە چوونەتە دەرەوەی شار ئێستا سەیتەرەکانی چوونە ژوورەوە لە هەردوو لاوە لە بەردەستی پۆلیسایە پۆلیسی کوێ پۆلیسی عێراقیە هیچ هێزێک کە پەیوەست بە هەرێمی کوردستانەوە لەوێ نەماوە یەک بارەگای حزب نەماوە بە بارەگاکانی یەکێتی نیشتمانی کوردستانیشەوە کە ئامانجی سەرەکی بوون بۆیە لە ئێستادا گەڕەکە کوردەکان چۆڵە لە هاوڵاتیان مەگەر تەنها پیرەپیاوێک کەسێکی بەتەمەن بچێتەوە شەوێک دوان بمێنێتەوە بگەڕێتەوە لەبەرەوەی دەترسێەوە ئێستاکە لە وێرانەیە کە چێ بەشە کوردیەکەی شارەکە بۆیە خەڵک لە دڵە ڕاوچیایە و بۆ ئەوەی بمانەوێ ئەو شارە جارێکی تر ژیانی تیا دروست بێتەوە بە کورد بە ئاسوودەیی بگەڕێتەوە پێویستمان بەڕێکەوتنە و خۆشبەختانە لە ئێستادا فراکسیۆنەکانی یەکێتی نیشتمانی کوردستان لە 90 ڕۆژی ڕابردووە بە بەردەوام لە هەوڵ و کۆشیا بوونە پەیوەندیمان لەگەڵیانە هەبووە بۆ ئەوەی دۆخەکە بگەێنە بەغا و هەروەها فراکسیۆنەکانی برادرانی کۆماڵ و گۆڕان یەکگرتو هەموو لایەنەکان هەوڵیان داوە بۆ ئەوەی لانی کەم ئەو تراژیدایەوە ئەوەی کە لە خورمات و ڕوویدا بیگەێنە حکوومەتی عێراقی بەداخەوە بەشێکیان بەشێک لە کاربەدەستانی حکوومەت لە عێراق خۆیان جێل کردبووی وەکەوەی هیچ ڕووی نەدابێ وەکەوەی ئەو تراژدایە ئەی سەبارەت بە زیانەکان ئاماری خان و سووتاندن و دوکان و بازار هیچ لاتەن هەیە ئامارەکەی چەندەوە زیانەکان بە چەند مەزندە دەکرێن ئەوەی کە لە خورمات و ڕوویدا تەنها ئەوەی کە زیانی ماڵی هەبوو یاخود بە پێچەوان و زیانی گیانیشی هەبووە دوای ئەو ڕووداوانە بڵێ ئێمە ئەوەی لەبەردەستی ئێمەیە تا ئێستا نە ئێمە نە هاوڵاتیانمان بە ئاسوودەیی ناتوانین بگەڕێنەوە ئەو شارە بۆی ئامارێکی ورد بکرێ و دیارە خۆتان شەزان لایەنی بەرامبەر ناچێ ئەو ئامارە بکە بەڵکو هەوڵی شاردنەوەی ڕاستیەکانیشەدا ئەوەی هەیە تا ئێستا ئەوەی ئێمە زانی بێتمان گومانی شەکرێ لە شوێنی تریش تەرم کەوت بێت بەڵام نۆ شەیدمان هەیە هاوڵاتی پێشمەرگە و خۆبەخشن و هەروەها لە نێوان 45 بۆ 50 بریندارمان هەیە نێزگەی 45 کەس بە یەخسیری بەدیلی کەوتنە بەردەستی گروپەکانی حەشدی شعبی بە 3 قۆناغ هەمویان ئازاد کران کە دوا قۆناغیان 4 کەسیان مابوونەوە لەم ڕۆژانە خۆشبەختانە بە هەوڵ و کۆششی فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستان و سەرکردایەتی هەوڵێکی جدیاندا بۆ ئەوەی ئەوان ئازاد بکرێن کە لە ئێستادا ئازاد بوون گەڕانەوە ناو خێزانەکانی خۆیان بە تەقدیری ئێمە سەروی 2000 ماڵ تاڵان کراوە 2000 ماڵ تاڵان کراوە 150 ماڵ تەقێنراوەتەوە سەروی 250 ماڵ سوتێنراوە و 19 کارگە و چێشتخانە تاڵان کراون و سوتێنراون و بە سەدان دوکان و مارکێتی هاوڵاتیانی کورد تاڵان کراون و سوتێنراون پاشان و بەشێک لە دام و دەستگا حکوومیەکان کە بەداخەوە نەخۆشخانەی تایە و قایمقامێتی تایە و ئەنجومەنی تایە ئەمانە هەمووی دۆکۆمنت و بەڵگەی حکومین هی هاوڵاتیانن ئەوانش تاڵان کراوە
و سەرجەم بارەگا حیزبەکان تاڵان کراون و بەشێکیانیش سوێنراون و تەقێنراونەتەوە بە شێوەیەکی گشتی ئامارەکان بەو شێوە. بەڵێ بەس تا ئێستا هیچ کەسێک لیژنەیەکی لە کۆڵنەوەی پێکێناوە بەڕێکخراوە نێو دەوڵەتیەکان بۆ نمونە UN بچێتەوە منتخەوە لێ کۆڵینەوە لەو ڕووداوە بکات؟ لە ئێستادا کۆمەڵێک هەوڵەیە دیارە هەر لە یەک دوو ڕۆژی یەکەمی دوای ئەو ڕووداوە بەشێک لە ڕێکخراوە جیهانیەکان هاتنە ئەوێ نەهاتن ناو خورمات و لەبەرەوە ڕێگەیان پێ نادرا نە ڕێگە بە میدیادرا نە ڕێگە بە ڕێکخراوەکان نەدرا بچنەوێ هاتن شاید حاڵەکانیان بینی بە تایبەتی لە ناوچەی داودا و لە گەرمیان شاید حاڵەکانیان بینی و ئەو وێنانە کە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکان و هەندێک خەڵکی خۆمان مابوونەوە هەمویان دەگواستەوە وا کرا ئێستا خۆتەزانی لە ڕووی جیهانیەوە ڕوودا و ئەو شەڕەی خورماتووە بۆتە کەیسێکی گەورە و تەنانەت کۆمەڵێ ڕێکخراوی جیهانی دەستی تۆمەتباریان بۆ حەشد و بۆ ئەو هێزانە درێژ کردو چکە دەستدرێژی سێکسی کراوە پەلاماری خەڵک دراوە و خەڵک دوایەوەی کە شەهید بووە تەرمەکەیان شێواندووە و لە ڕاستیشە ئەبێ ئێمە یەک حقیقەتەیە ئەوە ڕوونکەینەوە هێزە عێراقیەکان چی لە حەشدە عەرەبیەکە و چی لە سوپای عێراقی ڕاستە پەلاماری شارەکەیاندا بەڵام ئەوان دەخالەتیان لە سوتاندن و تاڵان ئەوان نەکرد ئەوەی کە کردوێتی بەداخەوە حەشدی تورکمانیە کە ماوەیەکەش حاڵەتێکیان دروست کردووە لە شارەکە ترس و دڵە ڕاوچێ و پەلاماردان و ترساندنی خەڵک کە سەرەتا عەرەبی سونەی گرتەوە ئەو جا تورکمانی سونەی گرتەوە و لە ئێستاشدا ئێستا لەناو شەرماون و هێزانی کە بەڕێز دەڵێت حەجی تورکمانین و پێشلکاریان کردو ئێستا هەر لە ناو خورمات و ماون بەڵێ ماون و بۆچوونی من ئەگەر بە گوشارێکی زۆری سەرکردایەتی حەشد و حکوومەتی عێراقی نەبێ ئەوان دەرناچن چکە ئەوان بەداخەوە لە دەرەوەی حەشدی شعبی کۆمەڵێ ئامانجی سیاسی و نەتەوەیان هەیە دەیانەوێت لە ڕێگای زەبر و زەنگەوە بۆیە ئێستا ئێمە لە ڕێگای نوێنەرەکانمانەوە لە نوێنەرەکانی یەکێتی نیشتمانی کوردستان و نوێنەری فراکسیۆنەکانی ترەوە کار بۆ ئەوەکەین کە سەرەوە بەغدا تێبگەێنرێت کە حاڵەتی خورمات و جیاوازە و حاڵەتی خورمات و لەوە ترازاوە کە مەسلەی حەشدی شعبی بێ وەکو چوارچێوە گەورەکە بەڵکو ئەمانە حەشدی تورکمانین کە بەشێکیان تێدایە کاری خراپەکەن و هەمیشە بە دوای تاڵانی و دزی و ڕاو ڕوت و سەغڵەتکردنی کورد و تەنانەت تورکمانی سونەش بەس ئێستا بەس کورد ئاوارە بوو لە خورمات و یاخود پێکاتی بڵێن سونەش ئەوانیش ئاوارە بوون یاخود بەس کورد ئاوارە بووە لەم ڕووداوانەی ئێستا لە 3 ساڵی ڕابردووە بەشێک لە تورکمانی سونە و هەموو عەرەبی سونە ئاوارە کران بەڵام بەداخەوە نە میدیاکان نە حکوومەتی عێراقی و مۆزوعی گەورە نەکردەونەی و ڕژان چکە بابەتێکی سیاسی و کۆمەڵی ئامانجوانەی لە پشتەوە بوو لەم جاریانە کە لە شانزەیدا لەگەڵ کووردا ماڵە تورکمانی سونێش ئاوارە بووە و عەرەبی سونێش ئەوانی کە زۆر لە خۆیان دەترسن و ئەوانیش ئاوارە بوونە بەڵام بە ڕێژەیەکی کەمتر بەڵە بەس بەو گەڕانەوە بەرز وتت کەم گەڕانەوەی کە 50,000 ئەنی کوردستان 50,000 لە خورمات و یاخوتەندیکەن سەرتا بڵێن خورماتویان جێنێشتووە کاک حەجیمجان ئەگەر ئێمە قسە لەسەر ڕەوکردنی کورد بکەین تەنها ئەم پرۆسەیە نەبووە لە شانزەی مانگە یعنی شانزەیدا لە دوای پرۆسەی ئازادیەوە ماوەیەک بەهۆی گروپە تیرۆریستەکانەوە کە بەردەوام خورماتووە کرایە ئامانج و ئەمن و ئاسایش وەکو پێویست بەرقەرار نابوو و ململانی هەبوو لەوێ و هەڵەی حکوومەتی عێراقی و کەم تەرخەمیەکانی حکوومەتی عێراقی و نادادیەکان کە لەوێ هەبوو ئەویش هۆکارێکی تر بوو کە لە 14 ساڵی ڕابردووە ژمارەیەکی زۆر لە خێزانی کوردیان باریەکردە هەرێمیان باریەکردە کەرکووک و گەرمیان دواتریش کە لە مانجی نۆی 2014 حەشدی شعبی لە ناو خورماتووە هەڵتۆقین جارێکی تر پرۆسەی ڕەوکردنی کورد بە تایبەتی لە گەڕەکانی عسکەری لە گەڕەکانی تین لە گەڕەکانی سدیق شارەکەیان جێڵە کە گەیشتە ئەمی کە من باس 50,000ەکەم ئەوانە نییە من باس 50,000 ئەوەکەم کە لە شانزەی مانگە شاری جێڵا و لە بەردەم تۆپ و پەلاماردانە شارەکەیان جێ بەڵام ژمارەی زۆر کەم لێرە لەوێ یعنی خێزانێک کە نەیتوانی بێت دەرباز بێ ما بێتەوە بۆیە دواتریش ئەوانە
لە شەو لە پەنهانیە شارەکەیان جێڵە مەسە پیرە پیاوێ کەسێکی ئەوانە ماوەتەوە لە شارە چونکە خەڵکی لە ئێستادا ناوێرێتەوە ناتوانێت زەمانەت ئەوە نییە بمێنێتەوە لە شارەکە بۆیە بە دوای ئێمە و ئێستا جوڵەیەک دروست بووە هەم سەرکردایەتی سیاسی و هەم نوێنەرەکانی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام لە گفتوگۆ و هەوڵان و فراکسیۆنی کۆمەڵا فراکسیۆنی گۆڕانە ئەو نامەیی بەڕێز جێگری پەرلەمانە ئەمە هەمووی هەوڵێکە بۆ ئەوەی بتوانین خورماتوو بگەڕێنەوە خەڵکەکەی بگەڕێنەوە بەڵام ئاسان نییە پرۆسەی گەڕانەوە و دروستبوونەوەی سقا إلا بە چەند خاڵێکە بێ بەچی دەبێت ئێستا بنەوەی خەڵک متمانەی بۆ دروست بێ بگەڕێتەوە بۆ خاڵی یەکەمی چوونە دەرەوەی هەموو ئەو هێزانەیە کە ئێستاکە لە ناو خورماتوان بە تایبەتی حەشدی شعبی و بە دیاریکراوی حەشدی شعبی تورکمانی دەبێ بچنە دەرەوە خاڵێکی تر ئەوەیە هێزی هاوبەش مەسەن پێشنیارەکرێ لەو لیوایانەی کە لە سەرۆکایەتی کۆمارن کوردن و لەسەر میلاکی سوپای عێراقین بۆ نمونە لیوایەک لەو لیوایانە بێت ئەمنیەتی شار بگرێتە دەست ئەگەر ئەوەش نەبێت لە نێوان پۆلیسی عێراقی و ئاسایشایان دژەتی ڕۆیان هەر هێزێکی تر هێزێکی هاوبەش لە کورد و لە سوپای لە حکوومەتی عێراقی دروست بێت بۆ ئەوی خەڵک سقە بکات چکە خەڵک ئەترسێ سەرڕای ئەو هەموو مەینەتی و کاولکاریش دەترسێ بگەڕێتەوە وەکو عەرەبی سونە بکرێتە ئامانج هەر ڕۆژانە لێرە و لەوێ گەنجمان بکورد ئەمە خاڵی سێم کە گرنگە دەبێ حکوومەتی عێراقی کار بۆ ئەوە بکە قەرەبووی خەڵکی ئەو شارە بکاتەوە لەبەرەوەی ماڵ و حاڵی ڕۆیشت و کەسوکاریشی ڕۆیشت و زیانیشی مادی بێشومار گەیشتۆتە ئەو شارە ئەبێ حکوومەتی عێراق بەرپرسیارەتی لە ئەستۆیە بۆی قەرەبووی ئەو خەڵکە بکاتەوە ئەم سێ خاڵە بەردی بناغەن بۆ ئەوەی سقە و بڕوا دروست بێت وردە وردە پرۆسەی گەڕانەوەی خەڵک دەست پێ بکات من تەسەورەکەم وردە وردە خەریکە سەرەتای ئەو هۆڵانە چەکەراک بەڵێ زۆر باشە بەس ئێستا تۆ جێگیری بەرپرسی ماڵبەندی حەمرینی یەکێتی نیشتیمانی خۆت نەتوانێت بگەڕێەوە بۆ خورماتوو من بارگاکەم لە ئێستادا 22 کیلۆمەتر لە ناوەندی قەزای خورماتووە دوورە کە لە ناوچەی داودەیە لەگەڵ هەواڵەکانمان لەوێن نەخێر ئێمە ناتوانین بچینەوە چیجای هاوڵاتیەکی ئاسایی کە بەبێ چەک بڕاتەوە بەردەستی گروپەکانی حەشدی شعبی و بە دیاریکراوی حەشدی شعبی تورکمانیە کە بەڕاستی تا ئەو سێ خاڵە نەچێتە بواری جێبەجێکردنەوە پرۆسەی گەڕانەوەی ئاوارەکان ئاسان نییە چکە حاڵەتی کەرکووک لە هەندێک ڕۆوە لە حاڵەتی دووس جیاوازتر. سپاس دەکەم کاک ئەحمەد جەنابی بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونتان لەگەڵ کاک حەسەن باسی دۆخی خورماتوومان کردووە و پێشێلکارانی کە لە خورماتوو ڕوویداوە خوێندنەوەی بەڕێزت بۆ دۆخی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم چیە لە ئێستادا و بۆ ژیان و گوزەرانی هاوڵاتیان لەو ناوچانە؟ وڵا بەداخەوە ئەوەی کە لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمیان لە ناوچە کێشە لە سەرەکان لە بینی لایەنی کورد و حکوومەتی عێراق ئەوەی ڕوویداوە کارەساتێکی سیاسیە کارەساتێکی مرۆییە و کارەساتێکی نیشتیمانیە کورد بە بۆنەی ئەنجامدانی ڕێفراندۆم لەو ناوچانە تووشی زەرەر و زیانێکی یەکجار زۆر بوو سەرڕای هۆشداری و ڕاستپاردەی ناوخۆیی ئیقلیمی نێودەوڵەتی سەرکردایەتی سیاسی کورد زۆر ملوڕانە گوێی نەدایە ئامۆژگاریە نێودەوڵەتیەکان ئامۆژگاریە ناوخۆیەکان ئەو ڕێفراندۆمی ئەنجامدا و خەڵکی ئەو ناوچەیەشی بە تەنیا و بەبێ ناز بەجێهێشت و بە تایبەت ینی ئەوەی کە لە خورماتوو ڕوویداوە مەسەلەیەکە ینی بێدەنگبوون لە ئاستی تاوانێکی گەورەیە ئەوەی کە ئێستا حکوومەتی عێراق لە خورماتوو ئەیکا لە دەرەوەی یاسایە لە دەرەوەی دەستورە لە دەرەوەی قیەم و بەها ئینسانی و ئەخلاقەکانە بۆیە من پێم وایە نوێنەرایەتی کورد لە بەغدا ئێستا لە هەموو کات زیاتر پێویستە بێنە سەرخەت و داوای ئەوە بکەن کە لزنەیەکی تەقەسی حەقایق بە زووترین کات بێنی تا ئێستا بەداخەوە من پێم وایە حکوومەتی عێراق تەقسیرێکی زۆر گەورەی کردووە کە لزنەیەکی تەقەسی حەقایقی نەناردووە بۆی بە چاوی خۆیان ببینین چەند لەوێ ماڵ تەقێنراوەتەوە چەند لەوێ ماڵ و مڵکی خەڵک دەستی بەسەرا گیراوە تاڵان کراوە خەڵک شەهید کراوە خەڵکی کورد بە دیل گیراوە ینی من ئەپرسم حکوومەتێک ئەگەر خۆی بە حکوومەتی خەڵک بزانێ چۆن هێزێکە نێرێ لەوێ ماڵی خەڵک تاڵانکە هێزێکە نێرێ لەوێ خەڵک ئەسیر بکەینی ئەسیر بینیمانە خەڵک حکوومەتە چێ دیل لە دوژمن و لە داگیرکرد و لە نەیارەکانی ئەگرێ نەمان بینێ حکوومەتێک بڕوە هاوڵاتی خۆی بە دیل بگرێ و بیشارێتەوە و ماڵەکەشی بسووتێنێ و تەختی بکە
بۆیە ئەوەی کە لە خورمات و ڕوویداوە جێی نیگەرانیەکی زۆر گەورەیە و حەق وایە نەک بە تەنها لایەنی کورد لایەنە عێراقیەکانی ترەوەی کە بە تەنگ ئەوەی جێبەجێکردنی دەستور و یاسا و بەها ئینسانەکانەوە هەن هەمویان بێنە سەرخەدیانی ئەوەی کە بەرامبەر کورد دەکرێ بێدەنگبوون لێی واکە بەرامبەر سونەش بکرێ بەرامبەر هاوڵاتی بەڵام وازناکی کەم تەرخەمێکەش لەلایەن کوردەوەی نوێنەرانی کورد بوون منە لە بەغداد لە پەرلەمان لە ئەنجومەنی وزانکات تاکو ئێستا بڵام سەر کۆماری شەر کوردە نەتوانە و لیژنەیەکی لە کۆڵینەوەی کە بەڕێز دەڵێت پێک بهێنرێ بۆ خورمات و بە تایبەت بۆ ناوچەکانی تریش کە پێشلکاری لی ڕوویداوە ینی بەداخەوە من پێم وایە نوێنەرایەتی کورد داوای کردووە بەڵام داواکانیان بە هەند وەرنەگیراوە ئەوەی کەمینە و زۆرینەی کە لە عێراقی ئێستا هاتوتە سەرەوەی کە بەو شێوە مامەڵە لەگەڵ کورد بکرێت ئەگەر نا یعنیەوەی کە ئێستا دەوڵەتی عێراقیەکە بە ناوی یاسا و دەستور کردوێتی بەڵام بەدەرە لە یاسا و دەستورەوەی کە لە خورمات و لە کەرکووک لە شەنگال لە هەموو شوێنانەی تر ڕوویدا بەڵام لێتانی ناشارمەوانی ئەوەی کە لە خورمات و ڕوویداوە لە هیچ شوێنێکی تر ڕووی نەداوە یعنی ڕاستە نزیکە لە کەرکووک نزیکە لە داقوق بەڵام خورمات و دەمێکە هێزگەلێک هاتوونە لەوێ بە ناوی عێراقەوە بە ناوی حەشدی شعبی جیاجیاوە بە ناوی یەکەیەکەی جیاجیاوە بە هاوکاری هەندێک خەڵکی ڕەگەسپەرست و شۆڤێنی کە خەڵکی خورماتون لەوێ بوونەتە چاوساغی و هێزگەلانە کە تعدایەکی زۆریان کردووە تعداکان هەتا گەیشتۆتەوەی کە دەست بۆ ناموسی خەڵکی کورد برن لەو ناوچە تاوانی جەنگ ئەنجام درراوە لە ناوچە کوردستانیەکان بەتایبەت لە خورمات و ینی تاوانی جەنگ بریتە لەوەی کە تۆ بە کۆمەڵ ئەگەر خەڵک بگری خەڵک بکوژی بە کۆمەڵ ماڵی خەڵک بڕوخێنی ماڵی خەڵک فەرهودکەی ئەوانە هەموو یەچێتە قالبی تاوانی جەنگەوە بەڕاستی بەڵە بەس بۆ لیژنەکە پێ دوایە چۆن دەتوانرێت ئەم لیژنەیە کە بەڕێز و تاکو ئێستا لیژنەکە بە فەرمی پێک نهاتووە چی بکرێ بۆ خورمات و بۆ ناوچەکانی تریژ مەسەرەن ئەو لیژنەیە کە خەڵک ئاوەرە بووە زیانی بەرکەوتووە چۆن ڕۆڵەکان دابش بکرێت بەداخەوە ئێستاینی ئەو هێزگەلانەی کە بە ناوی حەشدی شعبی و شیعەواتونە لەوێ لە کاتێکە ئەواکەن ڕۆژێکی زۆر پیرۆزە لایەن ئێستا چواردەی محەڕەم و هەندێک بۆنەی مەزهەبی براشیعەکانە بەداخەواتونە لەو کاتە پیرۆزەیە لەو تەوقیدە دیاریکراوەیە هاتوونە لەوێ تعدا لە کوردەکەن لە کاتێکە تعداکردن لە کورد و دەستبردن بۆ خوێنڕشتنی کورد لەلایەن مەرجع باڵاکانی شیعەوە تەحریمکراوی نەک ڕێز لە قانون و دەستوری عێراق ناگرن ڕێز لە فتوای مەرجع شیعەکانی خۆشیان ناگرن بەڵام ئەوەی کە هەیە جگەلەوەی کە تاوانی جەنگیان ئەنجامداوە بەڕێز دامەش بێت تا چەند پەیوەندی بە ئیدارەی ڕابردووی دەسەڵاتی کوردی شێوێ لەو منتیقانە من پێم وایە دەسەڵاتی کوردی بەداخەوە دەسەڵاتێکی نمونەی نەبووە ناوەی کە لە کەرکووکەیە ناوەی کە لە ناوچەکانی دەشتی نینەوە بووە نە لە خورماتووە بەڵام کۆی ئەوەی ئەگەر کورد کردبێتی هەندێک خوروقاتی لێرە و لەوێ کردبێ خوروقاتی فەردی و شخصی کراوێ ناگاتە ئەوەی بەراورد بکرێن گوناحێکی گەورەیە ئەوەی کە کورد کردوێتی لە کەرکووک یا لە خورماتوو بەراورد بکرێ بەم دەستدرێژی و تاوانانەی کە لە خورماتوو کراوە بەڵێ پێ دوای باشترین شتێک ئێستا بکرێ بۆ خورمات و ناوچەکانی کوردستانیەکانی دەروێرم ئەو هاوڵاتێنێک کە زیانم بەرکەوت و چییە لە لایەنە کوردیەکان نوێنەرایەتی کورد ئێمە پێمان وایە حەلی فەوریەوەیە کە لوزنەیەکی تەقەسی حەقایق لوزنەی گەڕان بە دوای ڕاستەکان بێ خۆی بە چاوی خۆی ئەوە بینێ کە لە خورماتوەیە و بێ وەزعی ئاوارەکانی خورماتوو بینێ لە دەشتەکانی نەوجول و قادرکەرەم و ناوچەکانی کفری لە وەزعێکی چەند کارەساتاویە ژێن بە چاوی خۆیانەوە بینن ئەو لوزنەیە ڕاپۆرتێک حاضر کا لەسەرەوەی کە لە خورماتوو ڕوویداوە لەسەر وەزع و گوزەران و ژیانی ئاوارەکان بیگەڕێنێتەوە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەوێ بڕیاری لەسەر دەرکەن هەم بۆ ڕاستکردنەوەی ئەو وەزعانەی کە لەوێ ڕوویداوە هەم بۆ قەرەبووکردنەوەی هەموو خەڵکانی کە زیانیان لێکەوتووە هەروەها بێتە مایەوەی کە زەمینە سازی بکرێ بۆ گەڕانەوەی ئاوارەکان بە شەرتێک زەمانەتی ئەوەی تیا بێ کە سەروماڵی ئەو خەڵکانە بپارێزەیە کاتێککە بیانێ بڕۆنە چکە هەندێک حاڵەت بەرامبەر کورد کراوە ئەگەر زەمانەتی ماڵ و ژیانیان نەکرێت جارێکی تر خەڵک ناتوانێت بگەڕێتەوە بۆیە نەک خەڵکی ئاسایی بگرا و خەڵکانی کە بەرپرسش بوونە نمونەی کاک حەسەن و خەڵکی ترکە لەوێن بەڵێ زۆر باش بەس ئەو 15 ڕۆژ تێپەڕدەی بەسەرم ڕوودان تاکو ئێستا لیژنەکە پێک نهاتووە
ینی زەرور نییە زووتر پێک بێنرێت نوێنەرانی کورد پێ دوای ناتوانیان نیان کردووە لە بەغداد بۆ نمونە من پێم وایە دەوڵەتی عێراق بە ناوی ئەوەی کە نەوعێک لە ئەحکامی عورفی ئێستا لە کەرکووک و لە خورمات و لە شوێنەکانی ترش ینی ئەحکامی عورفیە بەڵام ئەحکامێکی عورفی ڕانەگەیەندراو ئەوەی کە لە خورمات و هەیە ئێستا ڕێکا و ڕێک ئەحکامی عورفیە و چاوپۆشینە لەوەی کە کورد شار بەدەرکەن لەو شارە دوای ئەوە لوجنەکان بڕوا و دوای ئەوان بۆ کۆڵێک کاری خۆیان کردبێ و کار لە کارترا سوپاس دەکەم ناوبڕێکمانەیەکە حەسەن دواتەگەڕێم لای بەڕستان بەڵێ بینێرانی بەڕست ناوبڕێک و دەگەڕێنەوە بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE. سنتەری گوڵهەنگ بۆ جادەرمانی سروشتی بۆ لە شولارێکی ڕێک و تەندروست هەڵدەستێت بە دابینکردنی کۆمەڵێت چای جادەرمان لەوانە چاینانە بە سوودە بۆڕی خۆڵە و گەدە و نەهێشتنی غازات مێشک و سووری خوێن چالاک دەکات لە دڵتێک هەڵچوون دەتپارێزێت بە تایبەت بۆ ئافرەتانی دووجان چای زەنجەفیل و لیمۆ هەنجوین بەرگری لەش بەهێز دەکات و بە سوودە بۆ هەڵامان شەشی لەشکەم دەکات و لاشت پاک دەکاتەوە لە مادەی ژەهراوی بە سوودە بە ئەوکردنی قورگ و فرێدانی بەڵغەم چای سەوزە جینگۆ کۆلسترۆل دادەبەزێنێ بە سوودە بۆ دابەزانی پەستانی خوێن و ڕێگرە لە زەهایمان چای جیسیم بە چای دژە پیری ناسراوە توانای سێکسیت بەهێز دەکات و چالاک بەشی جگەر و دڵ و مێشک و گورچی لەیە چای گوڵە حاجیلە دژی هەوکردن و گرژبوونی ماسوولکەیە تادا دەبەزێنێت و ئازار کەم دەکاتەوە هەروەها بە سوودە بۆ ئازاری سووری مانگانە. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. سڵاتان لەبێت بەڕێزان کە حەسەنەکە بگەڕمەوە لای بەڕێزت سەبارەت بە کەم تەرخەمیەکان یعنی ئێستا پێ دوایە هەم ئەوەی کەم تەرخەمی کرد لە بەغداد یاخود لە ئاستی هەرێمی کوردستانیشە بەرامبەر دۆخی وڵاتیان لەو ناوچێنە هەرێم دەتوانێت چی بکات کەناڵ و ڕێگە هەیە بۆ ئەوەی کە خەڵک بگەڕێتەوە و لیژنەی لێکۆڵێنەوە پێک بێنرێ بۆ ناوچانە. لە ڕاستیدا کۆمەڵێک دەرەچە و کۆمەڵێک دەواازە و کۆمەڵێک کەناڵ هەن بۆی ئێمەی کورد بمانتوانمایە ئەگەر ئەوان چی بە هێز هاتن ئێمە دەمانتوانی بەبێ هێزیش لە دوای ڕووداوەکە کۆمەڵێک کەیس دروست بکەین بیجوڵین. لە ڕووی سیاسیەوە دیارە خۆتان نەزانن ئەگەر ئەو ناوچانە بە هەر شێوەیەکش بێ ئێمەیان تیا دەرپەڕان بەڵام لە نەتیجا بەپێی دەستوری عێراقی و بەپێی پێکاتەکەی ئەوە ناوچەی جێناکۆکە دەبێ بە هاوبەشی بەڕێوە ببرێ لە ئێستادا بە هاوبەشی بەڕێوە نابرێ لە ژێر دەستی سوپای عێراقی و حەشتی شعبیایە ئەمە لایەنی بێ مەلەفێکی سیاسیە دەبێ سەرکردایەتی سیاسی و حکوومەتی هەرێم ئیشی لەسەرکەن. لە ڕووی یاساییەوە
و لە ڕووی تەشریعیەوە دیارە خۆتان نەزان ئێمە 62 ئەندام پەرلەمانمان هەیە کە دابەش بوونەتە سەر هەموو فراکسیۆنەکانە لە ڕاستیدا لە 90 ڕۆژی ڕابردووە ئەگەر چی هەوڵیان داوە کاریان کردووە بەڵام پێم وایە کاری دەستە جەمعیان نەکردووە تا ئێستاکە دەبوایە لانی کەم جگە لە گوشارەکانیان بۆ سەر پەرلەمان و حکوومەتی عێراقی دەبووە خۆیان لوژنەی چند دروست بکرد باە و بەهات باەن لەسەر ئەرزی واقع لە خورمات و هەموو حقایقەکانیان ببینایە و بیان توانایە کەیسێکی هەمە چەشنیان لەسەر خورمات و دروست بکرد باە بۆ ئەوەی بیجوڵێن لە بەغا چکە ئایا بەڕاستی پرسیارەکەوەیە حکوومەتی عێراقی هات یاسا جێبەجێکا و هات خۆی لەوێ جێگیرکایان هاتووە ئیزاحی نەتەوەیەکیان نەتەوەیەک دەسڕێتەوە یان دەیکوژێت یان ماڵەکەی تاڵانەکە و دەیسوێنەوەکەوەی لە خورمات و ڕوویداوە دەبواە ئەندا پەرلەمانەکانی ئێمە کە نوێنەرایەتی خەڵکەکەن لوژنیان بۆ ئەوە دروست کردای بچوویانە خورمات و حکوومەت و پەرلەمانیان ناچار بکرد بە لوژنیان بردایە و خۆیان حقایقەکانیان دۆکۆمنت بکرد بە بیان بردایێتەوە بۆ پەرلەمانی عێراق و خاڵی دووەم دەبواە لوژنەیەکی بەهات بە ئاوارەکان و ئێمەمانانی کە شایەت حاڵی ڕووداوەکانی و قوربانیەکانیان بینایە بۆی هەمووی ئەوە دۆکۆمنت بکرێت ئەمە لاینی دووەمی لاینی سێمی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە کوردستانە تەبەن هەنگاو نەدا بەڵام بۆچوونی من لە ئاستی پێویستانی ئەمانە کۆمەڵێک کەیستی دەستدرێژکردنی بۆ سەر ئابڕوو ناموسی ژنانی کورد و شێواندنی تەرمی قوربانیەکان و شەیدەکان و ماڵسوتان و ئەوانە لە ڕووی یاسای نێودەوڵەتیشەوە دەکرا کۆمەڵێک کەیسی جیاجای لێ دروست بکرێت دواتر خاڵێکی زۆر گرنگە ینی ئێمە ئەمانەمان نەجوڵانەوە کاری بۆ ناکەی یعنی لە ڕاستیە ئەبێ ئەمە خەڵکی مختصی خۆی لە بواری سیاسیە و لە بواری کۆمەڵناسیە و لە بواری یاسا و لە بواری تەشریع ئیشی بۆ بکرێت مەسەن یەکێک لەو خاڵانەی کە زۆر گرنگە دەتوانێت حکوومەتی عێراقی لە ڕووی یاسایی و دستوری و پێسەغڵەت دستوری عێراقی ڕێ بە سەرۆکی حکوومەتی عێراقی نادا هێزی سەربازی بەکاربێنێ دژی ملەتەکەی باشە باشە خۆ هەرەوە بۆ خۆی کەیسێکە ئێستا ئەتوانی بیجوڵێنی بۆیە کۆمەڵی ئەوانەیە من پێم وایە کەم تەرخەم بوون ئێستا لە ڕاستیە جوڵەیەکەیە و پەیوەندیەکەیە بەڵام لە ئاستی قەبارەی گەورەی ئەو کارەساتانی کاک ئەحمەد پێشتر بۆچی ئەم هەوڵاتیانی ئەم ناوچانە بە تایبەتی خورمات و بەتەنیا جێهێڵدران و پێشتر قسەی زۆر لەسەر ئەم ناوچانە دەکرا بۆچی سەرکردەکان باجێنە تەنها هاوڵاتی هەژار و کەم دەرامەت بەتەنیا جێڵدان لەو منتیقانە وەڵا بەداخەوەنی ئەو ناوچانە کە ناوچەی گرنگن ناوچەی ئیستراتیجین لە ڕووی جیۆپۆلۆتیکەوە منتقەیەکی زۆر گرنگە کە پایتەختی عێراق بەستێ بە کەرکووک و بە ئەوەی باکووری عێراقەوە و لە ڕووی مرۆیش بۆ خۆتان زانیانی ناوچەیەکی ئەوەی کە لەوەتی کوردێڵێ تا یا حەمرین یان ئەمرین یعنی هەموو دروشمانە کورد ئیسپاتی کرد بەوەی بەسەر کەرکووک شاوتراوە دروشمی بریقەدارن دوورە لە کردار ئەگەر ئەو دروشمانە دروشمی ڕاستی وایە یا حەمرین یان ئەمرین کەرکووک قودس و دڵە قودس و دڵیان بەتەنیا جێ ناهێشت بۆ ژێر مەرحەمەتی حەشدی شعبی و سوپای عێراقا من پێم وایە هێزی پێشمەرگەی کوردستان لایەنی کەم لە خورمات و ئەگەر لە دەواازەی خورمات و شەڕینەکرد ئەوایە لە ناوەڕاستی خورمات و لە قەراغی خورمات و بمایەتەوە کەرکووک یعنی ئەگەر لە دەواازەی کەرکووک شەڕی بۆ نەکرا ناهاوسەنجیەکە بوو لە ڕووی مرۆیی و لە ڕووی نەوعی تەسلیح و جۆری تەقەمەنی و ئەو تیقەنیاتە تازەی کە لای سوپای عێراقەیەکە تازەترین نەوعی دەبابە و چەکی ئەمریکیە بەڵام لە ناو شار چەکی زۆر پێشکەوت و دەور نبینی ینی حربی شەوارع حربی پارتیزانی لە ناو کەرکووک ئەکرا ئێمە ینی لەسەر کەرکووک دەریایە خوێن بڕێژین ینی ئەگەر منە پرسم ئەگەر لەسەر کەرکووک شەڕنەکەی لەسەر کەرکووک خوێنە ڕێژین ئەی لەسەر کوێی ڕێژین خۆ ململانەی کورد و دەوڵەتی عێراق ململانەی کورد و لایەنی عەرەب لەسەر هەولێر و سلەیمانی نەبووە ینی لە ساڵی 75 کاتێک ڕێکەوتنی بینی کورد و دەوڵەتی عێراق گەیشتە بندەست لە ساڵی 84 کاتێک لە مفاوەزاتی بینی لایەنی کورد و دەوڵەتی عێراق نەگەیشتنە ڕێکەوتن و بندەست و ڕێکەوتنەکان فەشەلێنە لەسەر کەرکووک بووە هەمیشە ئێستا ئێمە کەرکووکمان بەڕاستی لە ڕووی ئەمری واقع بەدەستەوە بووە و بەپێی ئەو پرەنسیپەی کە لە بینی کورد و دەوڵەتی عێراقەیە کەرکووک شارێکی کێشە لەسەرە خورمات و شارێکی کێشە لەسەرە ئەبێ بە هاوبەشی بەڕێوەبرێ ئەوەی کە ئێستا هەیە هاوبەشی ینی شەریکە
یەکەیەکی سەربازی سوپای عێراق چەندێ مافی یاسایی و دەستوری لە کەرکووک بوونیە بێ یەکەیەکی سەربازی پێشمەرگەش هەمان مافی هەیە هێزێکی دژە تیرۆری عێراقی چەندێ مافی دەستوری هەیە کە لە کەرکووک بێ هێزێکی دژە تیرۆر یا هێزێکی ئاسایشی کوردیش هەمانە مافی هەیە کە حەشدی شعبی و سوپای عێراقی هاتوۆتە کەرکووکۆ بۆیە غەدرێکی زۆر گەورە بوو لە خەڵکی کەرکووک کرا هێزەکانی یەکێتی هێزەکانی پارتی خورماتویان بەجێش کەرکووکیان بەجێش خەڵکەکەیان بە تەنیا بەجێش دەجێر مەرحەمەتی سوپای عێراق و هێزەکانی زۆر باشە بەڵام ئەوەی کە بەڕێز دەڵێ باوبەشی دەتوانێت ئەم ناوچانە لە ڕووی ئەمنی لە ڕووی سیاسی لە ڕووی ئیداری و بەڕێوە ببنێ ئێستا کورد دەتوانێت دوای لە دەستدانی ناوچانە ئەمە بکە کورد ئەگەر پێداگیری بکە پشتیوانی نێودەوڵەتیش هەیە لە نێودەوڵەتێکە چییە لە 21 مانگ وزارەتی دەروی ئەمریکا ئەڵێ کەرکووک خورمات و هەموو ناوچە کێشە لەسەرەکان ناسنامەکەیان نەگۆڕاوە هەر ناوچەی کێشە لەسەرن سەرۆکی فەرەنسا پێش 3 ڕۆژ بەر لە ئێستا بەڕێز ماکرۆن ئەڵێ کەرکووک شارێکی کێشە لەسەرە پێویستە بە هاوبەشی بەڕێوە ببرێ ئەو هاوبەشی بەڕێوەبرنە لە 2023 تا 2014 هەر بە هاوبەشی بەڕێوەبرا ئەوەی کە ئێستا هەیە بەداخەوە کورد مافێکە لە دەستی داوە ئەبێ و مافە وەرگێتەوە ئەو مافەش دەوڵەتی عێراق خێری پێ نەکردووە لە دەستوری عێراقا کاتێک دەوڵەتی عێراقی تازە دامەزرا هەموو عێراقیەکان زیاتر لە 75% خەڵکی عێراق بە کوردی شەودەنگی لەسەر و دەستورە داوەکە و مافانەی تیا چەسپاوە ئێستا پێویستە لایەنەکانی کورد کە لە ناو حکوومەتەکەی بەڕێز عەبادین سەرۆک کۆماری عێراق کە کوردە نوێنەرایەتی کوردەکانی بەڕێز فواد مەعسووم نوێنەرایەتی شیعەکان ناکە نوێنەرایەتی سونەکان ناکە ئەو پۆستەی سەرۆک کۆماری پێدراوە بە نیابەتەن بە نوێنەرایەتی کورد پێیدرا ئەو نوێنەرانەی کورد کە لە پەرلەمانی عێراقن خەڵکی کەرکووک و هەولێر و سلێمانی دووهۆک پێیان داوە نوێنەرایەتی بەژۆندێ باڵاکانی کوردەکە نوێنەرایەتی دابیکردنی مافەکانی کوردەکە بکرێم ئەم مەسەلە هاوبەشە کورد کە لەم دۆخە خراپەدایە هەرێمی کوردستان توانرێ ئەو مەسەلە هاوبەشی سەربازی و ئەمنی ئیداری بۆ ناوچانە جارێکتر بگەڕێتەوە بەتاکید ینی هەم لە دەستورە ئەو مافە چەسپاوە هەم لایەنە نێودەوڵەتەکانیش خۆشبەختانە پشتیوانیمانەکەن بەڵام من پێم وایە کورد خۆی خەمسادە لەو مەسەلەیانی لەسەر ئاستی هەرێم تا ئێستا من لە بەرپرسە باڵەکان جۆم لێ نەبووە داوای گەڕانەوەی و هاوبەشێ بکە کە لە کەرکووک و خورمات و شەنگار و شێخان و تەلعفەر و زمار و هەموو ناوچانە هەیە بۆیە کورد پێویستە لە هەرێمی کوردستانەوە پێداگیری لەسەرەوە بکە و بێ فشار بکەین ینی ئەو پەیوەندیانەی کە لەگەڵ ئەمریکا و لەگەڵ فەرەنسا و لەگەڵ نامانە هەمویان بێنینە سەرخەت بۆی ئەو مافەمان بۆ دابین کە نوێنەرەکانی کوردش لە کابینەی بەڕێز عەبادی و لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەروەها سەرۆکۆمار بەڕێز دکتۆر فواد مەعسوومیش پێویستە بێتە سەرخەت و ئەو مافە مسۆگەر کەم تەرخەمت کە تا ئێستا ناتونە سەرخەت من پێم وایە کەم تەرخەمێک بەگشتی لەسەر ئاستی هەرێم و لەسەر ئاستی بەغداشە بینم ئەنی نەک هەر داوای ئەو مافە بکەین ئێمە بێ سکاڵا لەسەر حکوومەتی عەبایەنی عەبادی مەسئولی یەکەمە چکە ئەوانەی کە حەشدی شعبی لە کەرکووک و خورماتوویەکەن عەبادی لێی مەسئولە عەبادی فەرمانی جوولاننی هێزەکانی سوپا و حەشدی شعبی کردو بۆ خورمات و کەرکووک هەر تاوانێک لە خورمات و کراوەی ماتوانین داوای قەزایی لەسەر عەبادی لە دادگای فدرالی لەسەر سپاس دەکەم کاک حەسەن سەبارەت بە خورمات و تا ئێستا بەرپرسە کوردەکان لە ئێوانەی کە ئیدارەش یانێ جگە لە بەرپرسە حیزبەکان نەگەڕاونەتەوە بۆ خورمات و باسی لەوە کرد کە قایمقامی خورمات و گۆڕدراوە قایمقامێکی نوێی بۆ دانراوە لە پشتی کێیە بەڵێ لە ئێستا داوان ئەوەی کە نەفەرمانبەرەکان بە ئاسانیەتوان بگەڕێنەوە و بەڕێوەبەرەکان و بەڕێوەبەرە کوردانەی تایسە ناتوانن بگەڕێنەوە و بەشێکیانیش هەر نایانەوێت جارێکی تر بگەڕێنەوە بەڕاستی لەبەرەوەی هەڕەشەیان لەسەر بێ و چارە نووسیان نادیار بێ ئاسان نیە سەبارەت بە قایمقامیش لە ئێستادا بەڕێوەبەری ناحەی ئامرلیان بە کاتی کردووەتە لە پشتی کێیە لە پشتی خۆی قایمقام پشتی لە بنەڕەتە پشتی کووردە بەڵام ئەوان کەسێکی شیعیان داناوە وەکو قایمقام و بێگومان کار بۆ ئەوە شاکەن تا بۆیان بکرێت بەڕێوەبەرەکانیش بگۆڕێن و هەڕەشەش بخەنە سەر فەرمانبەرەکان بۆی نەگەڕێنەوە چونکە ئەگەر جارێک مەترسیەکان گەورە بن لە کەرکووک دەجار لە خورمات و لە 14 ساڵی ڕابردووە بە دەیان ئامراز لە ڕێگای ئەو دەسڵات و حکوومەتەی کە لە بەغدا هەیە کاریان بۆ کردو وردە کورد جێلق بکەن و کورد دەرپەڕێن لە شارەکە چی لە ڕووی کارگێڕیەوە چی لە ڕووی خزمەتگوزاریەوە چی لە ڕووی سیاسیەوە و چی لە ڕووی
هەڕەشەوە تا گەیشتە ئەم دوایە بۆیە پرۆسەی گەڕانەوەی کورد بۆ ئەوێ بڕیار و هێزی ئەوێ و هەنگاوی جددی ئەوێ کە ئەوە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە و ئەرکی هێزە سیاسەکانە و ئەرکی نوێنەرانی کووردە چی لە حکوومەت چی لە پەرلەمان و چی بەڕێز سەرۆکۆماری عێراق لەوێ کە هەنگاوی جددی بنێن بۆیە من بەداخەوە چی لە ڕێگای پەیوەندی تەلەفۆنیەوە و چی لە هەندێک کەناڵەکانەوە تا ئێستا بەشە لە بەرپرسەکانی عێراق چی لە حەشد و چی لە حکومات و چی لە پەرلەمانتاران ڕەتی یەکەنەوە لە خورماتوە تراژیدیا ڕوویدا بێت و کارە ساد ڕوویدا بێت ئەسڵن ئینکاری یەکەن ئەمە بەشێکی خەلەکەی ئێمەیە توانراوە بە دیکۆمنت بکرێ ئەم ڕووداوانە بەڵێ ئامارەکان لەبەردەستایە ڤیدۆ لەبەردەستایە هەموو وێنەکان لەبەردەستایە و باشترین شتیش ئەوەیە کە تۆ هیچ حەجەیەک بەدەستی بەرامبەرەکە تۆ نێری لژنەیەکی ئاوبەشە بڕوا مەیدانیەت بیبینێ دیارە بەسیارە پێ دوایە قورسە گەڕانەوەی کورد بۆ بەتەوێت بۆ خورمات و بەم شێوەیە بە کورد بگەڕێتەوە بۆنەوە کورد بەم شێوەیە ناگەڕێتەوە وەکو لە سەرەتاش ئاماژە بۆی کرد هێزێکی هاوبەش لەوێ ئەبێ هێزێکی هاوبەشە بێ لەوێ ئەو هێزە عێراقیانە کە ئیشیان گەڕک و کۆڵانەکانی شار نییە ئیشیان مەدانی شەڕ و بارەگا مۆڵگەکانی خۆیانە ئەبێ ئەو حەشدانە ئەو هێزانی کە هاتوونەتەوێ بچنە دەرەوە و هێزێکی هاوبەش بۆ ئەمنیەتی شارەکە دروست بێ و حکوومەتی عێراقی ناچار بکرێت کە قەرەبووی هاوڵاتیان بکاتەوە و دواتر بارەگا حیزبیەکان پێشی خەڵک بکەون ئەو کاتە سقەیەک دروستە بێ هاوڵاتیان من دڵنیام ئەگەڕێنەوە وەکەوەی کە لە ئێسک لە کەرکووکە وردەوردەخەی کە پرۆسەکە دەست پێکات دەگەڕێن. کاک ئەحمەد سەبارەت بەوەی کە تاکوێستە بۆچی نەتوانراوە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بڕێتەوە پارێزگارێکی نوێ بۆ کەرکووک دابنرێت حیزبە کوردیەکان لە کەرکووک ئەوانیش چۆڵیان کردووە کەرکووک دۆخەکەی جیاوازە گەڕاونەتەوە وڵا هەڵبەت دۆخی کەرکووک بە خورمات و بەراورد ناکرێنی ئەو فشار و زەختەی کە لەسەر خورمات و کراوە بەڕاستی لە کەرکووکان نییە کۆمەڵی خروقات و تەجاوزات کراوە لێرە و لەوێ بەڵام لە چاوەوەی دووست لە چاوەی خورماتوە توانین بڵێن خروقاتی فەردیە سەبارەت بە دانانی محافظ ئەو سیناریۆی کە لە خورماتوو هەیە کەسێکی مەزهبیان کەسێکی لە نەتەوەیەکی تر کراوە بە قایمقام بە وکالەت لە کەرکووکش ئەوە کراوە کەسێکی عەرەب لە جێی پارێزگاری کەرکووک کە پشک و مافی کووردە دانراوە بەڵامەوە بە وکالەتیان بە فەرمی بە وکالەتە بەڵام کاری محافظ دەکات دەوری محافظ دەبینێنی هەموو سەڵاحەتەکانی محافظی هەیە لەوێ تقریبا ینی هەوڵەیە ئەم پۆستە لە دەستی عەرەب بمێنێتەوە بە شێوەیەکی ناڕاستە و خۆیمە وا هەستەکەین چکە مماتەڵە و دەستی دەستیەکەینی بۆ لە پەرلەمانی عێراق و بڕیارێکیاندا بەلابردنی محافظی کەرکووک لە بەغداوە بۆ بڕیار نادەن لە بەغداوە بە دانانی محافظێکی کورد ئەگەر مەبەستیانە بەداخەوە ئەوەی کە لە ناوخۆی کەرکووکشەیە پێشتر ململانی بینی یەکێتی و پارتی ململانی حزبی لە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان زەرەری گەورەی لە کووردا ئێستەیش ئەو ململانی بینی یەکێتی و پارتی ئەو ململانی حزبی یەکێتی و پارتی لە کەرکووک کراوەتە پاساوێک کراوەتە بیانیەک بەدەست بەغدا و نایارەکانی کوردەوەڵێن فەرمون لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بڕۆن محافظ ئەنجومەن کۆبێتەوە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەتوانێت لە قەرانجیر کۆبێتەوە ئەتوانێت لە ناحیەی ڕێدار و شوان کۆبێتەوە کە هیچ هێزێکی سوپای عێراقی لێ نییە و زۆرینەش پێک دێنێ بەڵام بەهۆی ململانی حزبی یەکێتی و پارتی ناتوانن کۆبنەوە بەغدا کردوتە پاسا و بیانیەکە لەسەر چییە ململانیەکان بەستراوە بە هەندێک بەرژەوەندی حزبیەوە پاساویەوەیانەیە مەسەلەن پارتی بیانوێ ناوتۆڵێمە لە کەرکووک کۆ نبینەوە لە دەروی کەرکووک کۆبینەوە توانین بین بەشێکی ئەوەی کە نوێنەرایەتی پارتیەکەن هەروە بیانێکی تریانێ ناوەتەوەڵێن ئێمە کاتێک دێن کۆبینەوە کە کۆی یەکێتی نەک باڵێکی یەکێتی کەسێک دیاریکە هەموو باڵەکانی یەکێتی یا مەکتەبی سیاسی یەکێتی بە تێک ڕایدەنگ لەسەر کەسێک دیاری بنەوە سایمە کۆبینەوە بەڵام من پێم وایەوە پاساوێکی حزبیە تەزاربی بەرژەوەندی حزبەکانە وای کردووە کە محافظێکی عەرەب لە کەرکووکە بێ لە جیاتیەوەی کە محافظێ زۆر بە کوردی پرسیارم جگە لە قایمقام جگە لە پارێزگار کە بەڕۆوت و بە کارە بەرزی عەرەبەوەی ئێستا وڵێ بۆ قایمقامیش بدرێتە پێ کاتەی تر کە پێشتر کورد بوو کاکە ئێستا قایمقامی داقوق کە پشتی کووردە دراوە بە کەسێکی عەرەب قایمقامی دووبس پشتی کووردە و قایمقامەکەی کورد ئێستا کەسێکی عەرەب داندا ئێستا پرۆسەیەکی تعریبکردنی کەرکووک خورماتوو هەموو ناوچەکانی تر بە شێوەیەکی بەربڵاو و فراوان دەستی پێکردو ئەگەر کورد فریای نەکەوێ ئەنی ئەو ناوچانە بەدەیان ساڵەگەڕی نەدواوە بەڵێ سپاسم کە حەسەن زۆر بە کوردی سەبارەتەوەی کە پێ دوایەوە هەڵەی کورد بوو هەڵگەی سەرکردەکانی بوو بۆ ڕفراندۆم کوردە و منتیقانەی لەدەستدا لە ڕاستیدا ڕیفراندۆم هۆکارێکی سەرەکی بوو
هەڵە و ململانیەکانی شۆکارێکی تر بوون و بێبەرنامەیی و بێستراتیژی کورد لەو ناوچانە بێستراتیژ بووە شتەکانی کاتی ئەوانە بووە سەبارەت بەوەیشە کە ئەگەر فراکسیۆنەکانی تر لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بڵێن ئەوە لە کوتلەی فڵانەوانە ئەو برادری کە دەستنیشان کراوە ئەوە ئێستاکە نوێنەری یەکێتیە ئەوان جارێکی تر ململانەی حیزبی تۆخ نەکەنەوە فەرم و دەنجی بدەنێ لەبەرەوەی هەموو یەکێتی برادێکی دیاری کردووە بۆیە من ئەڵێم ئێستا دوای شانزەی دا قۆناغێکی ترە ئەگەر کورد لە بەغدا و لە هەرێمی کوردستان و لە ناوچە جێ ناکۆکان خۆی ڕێک نەخاتەوە و بەرنمەیەکی نەبێ ئەوەی سەدام و بەعز بە 35 ساڵ نەیتوانی بیکا لە کەرکووکە دڵنیام ئەم حکومەتەی ئێستا لە بەغدایە بە 2 ساڵ کورد و بوونی کورد لە حیزبیانە کاریان کردو یەکێتی و پارتی کە بەڕێژت بە پسێکی یەکێتی حیزبیانە کاریان لە خورمات و نەخێر لە خورمات و نەخێر بەڵام ڕەنگە لە شوێنەکانی تر ململانی هەبوو بێت ئەمە حاڵەتێکە لە ناو ژیانی سیاسی کووردا هەیە بەڵام دەبێ ئەو قۆناغە تێبڕێت بەڕێز حەسەن بارام جەگیری بەرپرسمان بوونی حەمرینی یەکێتی نیشتمانیەوە ئەحمەد عەزیز ڕێکخەری ژووری ناوچە کوردستانی دابڕێنراوەکە لە بستنەوەی گۆڕا سوپاس بۆ میرانەی بڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان